سڵاوتان لەبێت خۆشەویستان. چیرۆکی من هەر جارە و باس لە ئەزمموی کەسایەتێکی دیار دەکات کەسێکی بە ئەزمۆن. بۆ پرۆگرامی ئەمجارە تایبەتە بە خانمان سەردانی دکتۆرە ژیان محەممەد عومەرمان کردووە کە پسپۆڕی نەخۆشیەکانی ئافرەتان و منداڵبوونە. سڵاوت لێبێ دکتۆرە، زۆر زۆر سپاس دەکەم ئەمڕۆ تۆزێک لە کاتت دەگرین و هیوادارم پرۆگرامێکی جوان بێکەوە تۆمار بکەین و باس لە کۆمەڵێک بابەت بکەین. ئینشاڵڵە سپاس دەکەم. پرۆگرامەکەی ئەمڕۆم تایبەتە بە خانمان ئینشاڵڵا بە دڵیان بیتن و لەگەڵ دکتۆرە بەردەوام دەبێت. دکتۆرە جان دووبارە زۆر سپاس دەکەم کە کاتی خۆت بۆ ئێمە تەرخان کرد و دانیشم بێکەوە ئینشاڵڵا پرۆگرامێکی جوان تۆمار بکەین. سپاس لە توو شێماخان، سپاس و پێدانی ئەو دەرفەتە. گەلێک مەمنون، سپاس دەکەم. ئەمن دکتۆرە پرۆگرامەکەی من بە ناوی چیرۆکی منە. باشە پێم خۆشە سەرەتا باسی چیرۆکی ژیانی خۆتم بۆ بکەی لە منداڵیەوە تاوەکو ئێستا چۆن هاتووە، چۆن بوو چویە پزیشکی هەڵبژار، چۆن بۆ بابەتانە دەتانین بلێین. دەتانم کورتی کەمەوە دەشتانم هەتا بەیانی باسکەم بنینێ. بەڕاستی ئەو ماوەی کە لە قۆناغی سەرەتایی و ناوەندی و دوا ناوەندی هیچ شەچی ناخۆشم نایەتەوە بیر. ئەوەی بیری لێ دەکەمەوە هەمووی ئەرێنی بووە. زۆر مەژغوڵ بووم لە منداڵی، زۆر مەژغوڵ بووم، حەزم لە زۆر شت بوو، بەزمم خۆش بوو، مەجلیسم گەرم بوو، برادرم زۆر بوو. لەبەرەوەی چی؟ لەبەرەوەی هەبوو درمانم لۆ دەکرد. یان منداڵ بووی نێشتاکە نەبوو بوو 10 ساڵ درمان و شتی وام دەکرد، مەشغوڵم دەکردن. لە چ فێری درمانی داکەم دەستی درمانی هەبوو. ئیدی بەخۆشمان یانی ئەمە خوشکبرایەکان دەستی نووسین و یعنی حەزمان لە هونەرە بەگشتی. لەوێنە چێشان زۆر باش بووم، حەزم لە خوێندنەوە بوو، حەزم لە نووسین بوو، حەزم لە زۆر شت بوو. هەتا گەیشتمە کۆلیژی پزیشکی. وردە ئەوانە نەمان، هەموو ژیانم بووە خوێندنەوە، زانستی پزیشکی. طبعاً سەرەتا ینی هەوڵمدا هەندێک ئەوانێک حەزم لێ مەسەلەن درمانە، وێنە چێشانە، نووسینە بزن دەکرا، دەری نەدەینا. چکە کە بڕیار دەی ببی بە پزیشک زەحمەتە و بەردەوام بی و سەرکەوتوو بی، زۆر زەحمەتە، زەحمەتیشە. بڕیاردان لەوەی ببم بە پزیشک بڕیاری خۆم نەبوو بەڕاستی. هەتا ئێستاش زۆربەی خەڵک ڕۆتینەکە ئاوالەیە، لیستەکە پڕ دەکەیەوە، پێدادەی لە بەرزەوە. لە بەرزەکە چییە؟ بەرزترین کۆلیژی پزیشکی، دوای ئەو معماری و ئەندازیاری ئەوانە بوو. بەڕاستی خۆم لە حەزم لە ئەندازیاری بوو زیاتر، لەبەرەوەی یعنی دەستخەتم باش بوو، وێنە چێشان باش بووم، یعنی هەند ئەو شتانم تێدا بوو. لەو مادانش ینی لە بەلای منەوە چوبامە کۆلیژە کاخێنی پێویست نەبایە زۆر خەریکی شتکە بم. بەس ئیدی کە طبعاً خۆمان پڕمان نەدەکردەوە جاران، بابم دانیشت لە خۆی پڕی کردەوە. ئەمنیش طبعاً کە لە کۆلیژی پزیشکی وەرگیرام ئیدی نالێم توش بووم، بەس ئیدی خانەوە دەکەت پێیان خۆش بوو کە لەو بەشە وەرگیرێ؟ بابم بە تایبەت زۆری پێخۆش بوو. لەبەرچی گوتی کچم ئەمە لە زروفە چین، هەر ماڵک پێویستی بە دکتۆرە، هەموو ماڵک پێویستی پێەیە. طبعاً ئێستاکەم زۆر ئەو قسەیەی بابم بەدڵە. یعنی ئێستاش خزم و کەسوکار هەنا ئەوانەی کە مەسەلەن دەلێ حەزم لێ نییە دەرزەی ئەوەندەشم دەرهێنای، دەلێم هەموو کەسێک ئەو دەرزی پێ دەرنایە، هەموو کەسێک ئەو توانایی نییە ئەوەندە بەخین و ئەوەندە لەبەرکا و ئەوەندە قوربانی بدا. ینی بەڕاستی خەڵک وا تەمەشا ناکە، خەڵک تەمەشای دکتۆر دەکا وەکو قەسابەک دەلێ قۆڵ بڕا، ینی هەر لەبەر ئەسبابی مادی زیاتر. بەس ئەمن بەڕاستی وا تەمەشای دەکەم پزیشک
قوربانی دەدا کە دەبتا کە بڕیار دەدا ببتە پزیشک ئەوە قوربانی دایە لۆ چکە ژیانی خۆی لەبیر دەکا ژیانی ماڵ و منداڵ و کەس و خزم و یانی دەبینی ڕەفیقەکانت هەموو دەڕۆن دەگەڕێن و پیاسەی دەکەن توش دانیشتێتە بەیانێر خەریکی خوێندن و ینی لە 24 سعات 20 سعاتت خوێندنە باوەڕکە زەحمەتە زۆر بەڕاستی باشە دکتۆرە ژیان دکتۆری چی بە تۆ بەخشیوە با پێت بڵێم ئێستا کە بیر دەکەمەوە دەڵێم ئەگەر ئەمن ئەندازیار بام چم دەکرد لەگەڵ ئەوەی ئێستا ئەوەی کە دێتەوە بیرم ئەمن ئێستا وەکو پزیشک زۆرم کردیە زۆر ئەو شتانێک کردیتم یعنی لە ڕووی مرۆڤایەتیەوە زۆرم کردیە یعنی لە قورئان زۆر باسی میزان دەکا وانە کە بووی بە پزیشک لە مووقفەتی وای کە تووشی هەزارەها حاڵەتی وا دەبی ئەو هاوسەنجەی بپارێزی بکەم یان نەکەم ئەوەندە یا کەمتر ئەو پارەی وەرگرم یا کەمتر وەرگرم ئەوەندە بەسە ئەو عملیاتی بکەم ئەوەی نەکەم بە خۆم بیکەم یا بینێرمەجەیەکی تکە لە هەموو مووقفەکانمان لە هەموو لەحزەکانمان تێدایە تووشی گوناحبی معنەی چی بانای بەرامبەرەوەش دەتوانانی لە جێوە تۆ سەدەقەی بکەی بەبێ ئەوی فلسەتیشت داوی بۆی بڕیاری باش بدەی بۆی باش چارە بکەی ئەوجا بەڕاستی نەعمەتە بەوا بڵێم کورتی ڕاستە باشە دکتۆرە بە پێی ئەو قسانە کە کردت دەبێ پەیوەندی نێوان نەخۆش و دکتۆر چۆن بێت خەڵک بەگشتی لە هەموو کەس ناڕازینە یعنی لە مامۆستای ناڕازینە لە سەوزە فرۆش ناڕازین لە زێڕنگ ناڕازین لە دکتۆر ناڕازینە بەخۆی خەڵکەکە ئەوەی گۆڕایە سروشتی خەڵکەکەی گۆڕایە خەڵکەکە حەزیان لە گلەییە حەزیان لێە ڕخنت لێ بگرن قەت نالێن شەیماخان ئاوا و ئاوایە دەگەڕێن ئەگە شەیماخان شتێکی بەرکردەوە چێ و شتەی لە بەرکردیان لە شتێکی نەگەتیڤ دەگەڕێن لە تو لە ئەرێنیەکان ناگەڕێن بەگشتی ینی هەمووی وایە دکتۆر چۆن بتوانێت متمانەی نەخۆش بەدەست بهێنێت بۆ ئەوی نەخۆشکە دووبارە سەردانی بکات و یانش متمانەی پێ بکاتەوە چکە زۆر جار ئەوەندەی ئەو متمانەیە و ئەو سیقەیە لە بینی نەخۆش وا دەکات کە نەخۆشەکەت چاک ببێتەوە ئەوەندە عیلاج کاریگەری نییە نەخۆش هەیە دێ ینی بەس بە دوو قسان دلیدا دەکەوی تێدەگەی هاتیە لەوەی دوو قسەی لە تو جۆ لێوی باشە ئەتۆ کو ئەو دوو قسەیە کو دەگەی ئەو دوو قسەیە کە پێی بڵێ بەوەی ئەتۆ زانێرێکی زۆرت هەبیتن زانستێکی زۆرت پێبی ئەتۆ کە زۆرت پێبوو ئیدی دەزانی ئەتۆ کو بچێ ناو بابەتەکەی یان دەزانی نەخۆشەکە چی دەوێتن ئافرەت هەبووە بنی پێم دێشی پشتم دێشی سرم دێشی باسی هەموو شتەکە شوها باشە هەموو شتەکە لۆ دەکە باسی ئەو شتەی ناکەکە لۆی هاتیە ئیدی ئەتۆ دەبی بزانی کو بگەیە ئەو شتەی یعنی تێدەگەی و زۆر نەخۆش هەیە زۆری پێخۆش دەبی ئەگەر بزانی ئەتۆ شارەزای بووی دەیناسی کەسە چی نەک هەموو جارێ بێ هەموو حکایەتی لۆ بلێتەوە یعنی مەبەستم دۆکمنتیشن تۆمارکردن زۆربەی دکتۆرەکان تۆمەر ناکەن ئەو مەسەن ئەوڕۆ هاتێلام کە هاتێلام لێت دەپرسم ئەو پرسیارانە وەڵامەکان لای خۆم دەنووسمەوە دوایێ تێبینیم هەیە لەسەر تۆ مەسەرەن تێبینیم کرد کە بارێت دایرە باری ئابووریت خراپە تێبینێش دەنووسم
زانیم لە ماڵەوە گرفت و شتیواتێ تێبینێش دەنووسم هەر لای خۆم بیناسمەوە. جاری دووەم کە دێتە لام ئەو شتانی لێ ناپرسمەوە، پێی دەڵێم مەسەن ئەگەر منداڵێکی هەبوو منداڵەکە تەواو نەبوو مەژغوڵی ئەو منداڵی دەبوو دائیمەن لە دکتۆر کوڕەکە چی لێ هاتەوە زۆری پێخۆش دەبی. کەواتە ئەتوو ئەگەر زانیت یعنی ئەو نەخۆشە هەستی پێکرد ئەتوو وەکو کتابەکی کراوەی لە بەردەم ئەو دکتۆرەکە دەزانی بستە ناو هەموو بابەتەکان زۆر بە ئاسانی سقەی پێت دەبیتن. یعنی نەخۆشم هەیە باوەڕ دەکەی لە بەسڕا لە بەغدای دێن لە کەرکووک مشکلەکەی وی ئێستا بەتەمەندا چۆ یعنی لە بێنوێژی و لە شتانە ڕاوەستایە بەس دێتەوە لای من دەلێ ئەمن لەگەڵ تو مرتاحتم ئەتوو دەزانی ئەتوو شارەزامی مەسەن ئێستا بوویت تەمەنی گەیشتە 55 زەختی زۆرە شەکرێ هەیە لە بۆ ئەو شتانە دەتوانێت بستە لای دکتۆریشت کا بس دێتەوە لای من لەبەرچی لەبەرەوەی هەستی کرد کە ئەمن شارەزایمە ئەو جەمتپانەی بەم دەبیتن. باشە دکتۆر زۆر جاریش جەمالێ دەبیت نەخۆشەکان ئەو گلەیە دەکەن دەرێن دکتۆرەکان نەخۆشی زۆر بەڕێ دەکەن و کاتی تەواو بە نەخۆشەکان نادەن. تەواو هەتا ئەتە ئەو نەخۆشەی بناسی نابێت دووسێ قسەی لەگە بکەی بێگومان. نەخۆشەکەم هەبوو هەرگوتی گرێکی هەبوو دەیگوت ئەمەلیات لەوانەیە ئێستاگەر ببینێ و بەرنامەی بینێ خۆی بناستەوە هەموو ڕۆژێ پیاوەکی خۆی ئیزعاز دەکرد بابە ئەو پیاوەی هەموو ڕۆژێ لۆ دەینێ ئێرە وەزفەی خۆی بەزێهێشتی هەموو ڕۆژێ ئەتوی دەینی لۆکنە من پێم گوتی عیلاجی تو ئەو هەیە پێویستت بە نەشتەرگەری نییە. هەستا هاتەوە کنەوەن پاش هەفتەچی گوتی دکتۆرە ئەوەتانی ئەمە چوونەکەن 3 دکتۆران هەر 3 گوتیان نەشتەرگەری. گوتم شوێکن کام دکتۆر گوتی چوومە کن دکتۆرەک گوتم چی لۆ کردی گوتی هەر لە دەرکەی گوتی بڕۆ سۆنەرێکی بکە. سۆنەرەکەم کرد گوتی هەر تەمەشای سۆنەرەکەی کرد وەرەقەچی دامێ بڕۆ فلانە ڕۆژ بڕۆ فلانە نەخۆشخانەی حازر بە عملیاتت دەکەم. گوتم یانی فەحسەکی نەکردی بەدەستی بە ئامێر بەشتە گوتی نا. ئەوجا ئەو دکتۆرە ئەتوو حەز دەکەی جاریش کە بچیەوە لای. باشە دکتۆرە شتێکە هەیە ئەمن بەخۆم دیتیتم یانی پێش ئەوەی ئەتوو بچێکن دکتۆرەکە هەندێک فەحسی نووسیار ئەوها دایانەیە سکرتێرەکە دەداتە نەخۆشەکەی پێشەوەی بچێکن دکتۆرەکەی و فەحسانت دەبی لە کەم بیتن ئەو شتە ڕاستە زۆر غەڵەتە بە تایبەت لەو ڕۆژانە یعنی کە خەڵکی باری ئابوووریان و باری سایکۆلۆژیان زۆر خراپە. دەتانم ئێستا لە بۆ ئەوانەی کە سوڕی مانگانیان تەواو نییە دەتوانم ئێستا 20 فەحسی بنووسم دەستوانم 2 بنووسم. ئێستا من چەندی دەکەم 2 دەنووسم جاری واش ئەو 2 نانووسم هەر بە نیشانەکان ڕاستی دکتۆر بە پێی ئەزمموی خۆی و قسەکردن لەگەڵ نەخۆشەکەی دەبێت ئەوەی بزانیتن کە ئەتوو زانیاریی باشت پێبوو شارەزاییەکی زۆرت پیا کرد ساڵ بە ساڵ دەگۆڕێ زیاتر ئەتوو دەبینی زیاتر فێر دەبی پێویست ناکە باری خەڵکی قورسکەی نەکرد ئەوە یعنی نەخۆشم دیتە پێویستی بە سۆنەر نییە باوەڕەکەی نەخۆش هەیە پازە سۆنەری دەکا ئەوجی دێتەوە کە من سەردانێکی دەکا هاتیتە لای من زگەکە هێشتا کە 3 مانگە یەک دەفتەری پێیە ئەو دەفتەر هەمووی سۆنەرە هەموو هەفتە کردیتی لۆ بەخۆی دەرێن وابزان دەرێن سۆنەرکردنش زۆر خراپە لە بۆ منداڵی. نانە سۆنەر تیشک نییە سۆنەر دەنگە یعنی لە ڕێگای پرۆبەک لەسەر زژی ئافرەتەکەی ئەوە دەنگەکی دەگواستەوە ئەو لەشی ئافرەتەکەی ئیکۆیەکە دەنێرتەوە دەنگەکان دەنێرتەوە مەسەران گۆشتەکە دەنگەکەی نەوعەکە وێنەک دروست دەکە بەو نوعی وێنەک دروست دەبیتن ئەوە چیان سۆنەرە تیش فەرقی هەیە لەگەڵ
تیشی ئەکس و ئەوانەی کە لە بۆ مەسەڵان ئەشعە و ئێسخان و سینگ و ئەوانە بەکاردێتن بەس ئەگەر سۆنێرەکە یعنی ماوەی زۆر هەر مەسەڵەن بڵێن چۆ لای دکتۆرە ئەو دکتۆرە هەر پێنەکە تەر پێنەکە چیتی چی نییە تقریبان بڵێ 20 دقیقە و سەعاتێک ئەوە خراپە لۆ چکە و ئامێرە گەرماش دەگەینتە منداڵەکەی گەرما بە گرمەی بەردەوام لە بۆ منداڵەکەی یعنی بەڵگە هەیە کە لە بۆەوەی بەڵگەی زانستی کە گەرما لە بۆ ماوەیەکی درێژ تەسیری هەیە لە ڕێگای ئەو ئامێرەوە بەڵام وەکو سۆنەر ئەوەی نییە زۆر جۆمالی دەبێتن بە شێوەیەکی گشتی نەخۆش ئەو گلەیە دەکات کە دەڵێن دکتۆرەکان گرنگیمان پێنادەن و بە پێچەوانش و ئێستاش ینی جێمان لە دکتۆرەکانیش دەبیت دەڵێن نەخۆشەکانیش ڕێزی دکتۆرەکەی ناگرن بە شێوەیەکی گشتی بە گشتی ئەمێن گلیم لە خەڵکە مەفروزە ئەوەی کە کۆڵانیش پاک دەکاتەوە ڕێزی ویش بنێی بەتەکیت یعنی دەبی هەموو مرۆڤک دەبێ ڕێزی لێ بگیرێ پزیشکی وەچ پێم گوتی لە بدایەت پزیشک قوربانیدایە لە زیاتی ئەوەی شەو ڕۆژ ڕابوێری دانیشتێ لە زیاتی تو شەو ڕۆژ خوێندیتی یعنی لەوانەیە ڕۆژێک لە ڕۆژان پزیشک زۆر دەوڵەمەند دەبوو لەبەرەوەی ژمارەمان زۆر کەم بوو ئەمە لە ساڵی 1970 کە هەولێرم بەجێ هێشت پزیشکی ئافرەتان بە ممارس و پسپۆر و هەمووان 11 بووین 11 پزیشک ئەوانی نیشتەگەریشیان دەکرد دکتۆرەکان ئەوش هەر 6-7 بوون یان ناوەکانش لەبیرە ئێستا دکتۆر گەلک زۆر بووە ئەوە دڵخۆشکەرە یانیش ناکرێت دڵمان پێخۆش بکە ئەو هەموو دکتۆرە ئێستا هەیە بەڕاستی نەخۆش مەسەرن کە حاڵەت دەچی هەیە نازانی کام دکتۆر هەڵبژێرێت لە هەر بابەتێک ئەوەندە دکتۆر زۆر بووە هەموو شتێک زۆر بووە باشە دکتۆرە ینی ببوورە قسەشتم بڕێ بەس زۆر جاریش دەرەجەی تەڵەبەکەی دەبینین بەشی ئەوەی ناکە کە مچی لە بەشە پزیشکیەکان بخێنیتن بەس پارەی هەیە دەچی لە بە پارالێل دەچی دەخێنیتن یان دەچی تا کۆلێژە ئەهلیەکان ئەوە خراپە یانیش باشە بەڕای تو بزانە هەندێک کەس مەسەن جۆم لێ دەبی دەلێ دەبوایە بە پێی دەرەجە نەبوایە ئەگەر تەواو نییە ئەوەی نەوەت لۆ دەردەینی ئەو کەسە نییە کە پەنجای دەرهینایە ئەوەی پەنجای دەرهینایە ئەم بەتەمە باسی ئەوانە ناکە مەسەن هەی نەخۆش دەکەوی تووشی گرفتەی سایکۆلۆجی باسی حالەتە ئەوەکان ناکەم یعنی دەگمەنەکان کابوونە هۆ ئەو کەسە بەس یەکەک ئەگەر تااقەتی نەبی ڕۆژێ 2 سەعات ئەوەی کە 2 سەعات دەخینی دەگاتە ئەوەی کە ڕۆژێ 18 سەعات دەخینی 18 یا 20 ئەتۆ یەکەکت دەوێ ببتە پزیشک کە توانای خینەوەی هەبی توانێت تێگەیشتنی هەبی طبعاً بەبێ بێجگە لەو شتانە زۆر شتی کەش پێویستەوان باشتریشە ئەگەر حەزی لە وێنە کێشانبی خۆشنووزبی حەزی لە خوێندنەوەبی لە نووسین بیلۆ چکە ئەوانی ئێستا دەرچووی کۆلیژەکانن ناویان نازانن بە خوارەخیچ دەنووسن کوردی و عەرەبی نازانن بنووسە هودا نازانی هودا ناوەکی عەرەبیە کە دەنووسرێ دەبی بە عەرەبی بنووسرێ ناوە کە کوردی بوو ئیبراهیم دەبی بە ئیبراهیم عەرەبی بنووسرێ یعنی کە دەنووسی هەر ناوەکە نەرمین دەبی بە کوردی بنووسرێ ناوەکە ئەوانی ئێستا نازانن زۆر خراپن بە گشتی ئاستی فێربوون کەم بوویتەوە طبعاً ئەوە پاش کۆرۆناش خراپتر بوو لە هەموو جیهان وایە نەکە لای خۆمان بەس زۆر گۆڕایە یعنی لێرە پزیشک سەرەتا چەند دەوام دەکاتن ئەوانی کە تازە ئەدا دەمەزرێن باوەڕ دەکەی لە مانگە چی 2 هەفتەوەیە کەمتر دەمە مانجی 1 ڕۆژمان هەبوو 1 ڕۆژ یە جاری وە زیاتریش ئەوجا پرسیارەکەت کردە سەر ئەوەی ئایا ئەوانی ئێستا کەسم جوولێ نەبووە لە 90 کەمتری هەبی بستە کۆلیژی پزیشکی ئەویش
ئەوەی کەنەوەتی دەردەینی وە بە ئاسانی نەوە دەرنایە بڕۆ بالتأكيد دەربینە ئەگەر ئەتوو ئەوەی کە باشتە چی وا بکەن ئەوەی کە گلەی دەکا بڵێ من گلەیم هێلو ئەمنی وەرناگرم با بچینەوەتەکەم لۆ دەرینی دەرنایە ئاسان نییە بە پارە دەتانن مەسەلەن نۆت پێنجی هەبی دەتانی بچی لە کۆلێجی پزیشکی گشتی ئەوە کێشەی تێدانە نەک ئەوەی نەوەتەکە ئەوەی 85کەش ئەوەندە ئاسانی 85 بینی یعنی بەس نەوەت کەم نییە باشە دکتۆر کۆمەڵێک نەخۆش هەیە کە دکتۆرەکان کۆمەڵێک نەخۆشی هەیە کە دکتۆرەکان وا باز دەکرێت کە باوەڕیان پێی نییە بۆ نمونە ڕەحم سووران یانیش کە دەڵێن منداڵەکە لە زژی داچی چەقیە یان ناوکەوتن ئاشتانە تا چەند ڕاستە بۆچی دکتۆرەکان باوەڕیان پێی نییە نەک باوەڕیان پێ نییە ئەمە گرفتی ئەوەمان هەیە ئەومە زۆر وشەی ئینگلیزیمان هەیە خۆ دەزانێنی پزیشک بە ئینگلیزی دەخوێنی زۆر وشەمان هەیە بیکەیە کوردی بەرامبەرەکەمان نییە لە کوردی بەرامبەرەکەمان نییە ئەوە یەک دووش لێک گەیشتن نییە لێ گەیشتن سەرچاوی زانیاری خەڵکی لە چێە لە دەمی یەکترە ئەو ژنانە خردەبنەوەرێک کە لە جێوە قسەچی دەکا ئەوە کە پێت دەلێ بیانیت ئەو کە پێت دەلێ ڕەحمی وەرگەڕایە یان چەقیە هەیە وشانە هەیە بەس یەک ناگرتەوە لەگەڵ ئەمە ئەو تێگەیشتنەی نەخۆش یەک ناگرتەوە لەگەڵ ئەوەی کە ئەمە دەیبینین بە واقع مەسەلەن ئەمە نالێن ڕەحمی وەرگەڕایە مەسەلەن دەڵێ ڕێترۆڤێرتت یعنی لۆ پشتەوە منداڵدان بە تەبیعەتی خۆی زۆربەیان تەماشای پێش ئەوە نوشتایتەوە لۆ پێشەوە لەسەر میزڵدان بەس بەشێکی شەیە لۆ پشتەوە چووە بەزگماک هەشە دوای نەشتەرگەری یا دوای هەوکردن و شتی والا وای لێ دێ هەیە شتەکە بوونی هەیە و چاکردنەوەش هەیە یعنی بە نەشتەرگەری هەیە چاکردنەوە تێدەگەی هەیە بە هەلقەدا دەندرێ لە دەرەوە هەیە ئەمە لێرە نیتمان یعنی ئەو شتە بوونی هەیە لێبوونی نییە هەیە نەک بوونی نەبیتن ئەدی دکتۆر ناوکەتن چکە بەڕاستی جاری وەیە ئینسایەکێک دەی دەبتە حاڵەتەکی نەفسی هەر شتەچی بی دەرێ ئەو من ناوکەم کەتیە ئەو شتە تاچەند یان ناوکەتیە تەمەشاکە ئەوە عینەن ئەو قسەیە کە دەلێی قۆڵنجم هەستایە قۆڵنجت هەستایە قۆڵنجت هەڵنەستایە وەنیا ئەوجا ئەوەش پەیوەندی بە چییە بە گرژبوونی ماسوولکانە لە ناو لێرە لە پێشەوەمان دوو ماسوولکەی ڕێک هەیە ڕێکتەس ئەبدۆمینەس ڕێکی شەناویرا دوو ماسوولکەی ڕێک هەیە لە بینە پەردەکەیە لە بنەوی چه هەیە دوو ماسوولکە هەیە لە بڕبڕی پشتەوە دێ ئەو هەکوەت و دەسە لە ناو جێفان دوو ئەوە دوو ماسوولکایە هەندێک قوڵترا یعنی لە ئاستی ئەو ماسوولکەی لەبەرەوەی ئەوە بەو بڕێرەوەی پشتی دادێ و بناو تقریبان بە ئۆرگانەکاندا دەڕواتن و دێ لە نبلێن لەو ئاستی ڕانمان لەوێن دەرێ دەچەقیتن لەوێ گیر دەبی ئەو ماسوولکەیە ئەگەر گرژبی لەوانەیە معدەت ناخۆش بی لەوانەیە پشتت بێشی بێتاقەت بی خۆشی شتێک هەیە لە زانست دەلێ ئەگە پەنجەکەت بێشیێت و وەکو ئەوی هەموو لە شت دێشی هەموو لە شت نەخۆریە شتی وە هەیە بەس وەکو بلێ لە زانست پزیشکەکانەوە دەبایەخ بەوە نادەن لەبەرەوەی گرفتە چوە گەورە نییە وەکو قۆڵنجەیە لە ماڵی هەر کەسێک بیلۆ دەشێلیتن ها مشکلەمان ناویتن دکتۆر دواکەوتنی سووڕی مانگانە لە خوار هەژدە ساڵی تا تەمەنێک ئاساییە کە مەسەلەن ئەو خانمە دواکەوتی بێ لە سووڕی مانگانە لە ڕووی زانستیەوە وەکو فێر بووینە ئافرەت ئەگە گەیشتە 16 ساڵ منداڵ با بڵێ منداڵ کچ کە گەیشتە 16 ساڵ سووڕی مانگانەی نەبوو
پێویست دەکا بە دوواداچوونی لە بۆ بکرێ لە سەروی ینی لە سەروی 16 ساڵی ئەگەر نەبوو دەبی لە بۆی بکرێ وا بزانم وام گوت ینی وا نەبوو گوتم لە سەروی 16 ساڵیەوە گەر نەبوو دەبی دەست بە دوواداچوون بکەی لەبەرچی سۆری ماگانەی نییە تا تەمەنی 16 ساڵی ئەگەر نەکەوتە ئەو حاڵەتە ئەو شتێکی ئاساییە بەس لە دوای 16 ساڵی دەبێ سەردانی پزیشک بکە بەس بە شتەکەت پێ بم بەگشتی ئێستا سۆری ماگانە بەگشتی لە ناو کچان هاتیتە پێش یعنی ئەمن ڕۆژانە منداڵی دەینن لە بۆ من 9 ساڵ و 10 ساڵ سۆری ماگانەی هەیە باشە دەکرێت هەندێک هۆکار لە پاڵ ئەو لە خەڵکی لە خۆشیدا دەژی دەخۆن زۆری دەخۆن خواردن دەوری زۆرە دەبینی ئەوانە یان ئەوانەی کە هیچ بەرپرسیارەتیان نادرێت ینی منداڵە لە ماڵە ئیشی بەس ئەوەیە دڵی خۆش دەکەن و دەیگەڕێن و هەموو شتەچی دەدەنێ و کچیش هەیە دێتە لای من تەمەنی 14 ساڵە زەعیف و باریکۆکەیە و داکە دەلێەوە ماڵەکەی من لۆ ڕاگرتی مەشتا سۆری ماگانەوە دەوری زۆرە ینی ئەرک و بەرپرسیارەتی و خەم و ئەو شتانە کاریگەری هەیە لەگەڵ یەکە کە زۆر مرتاحە و هیچ بەرپرسیارەتی نییە باشە دکتۆر بابینە سەر ئافرەتی دووگیان ئافرەتێک ئەگەر دووگیان بوو بە نەشتەرگەری منداڵ یەکەمی بوو پێویستە تا چەند بوەستێت بۆ ئەوەی دووبارە منداڵی دروست بکاتەوە با بڵێن بە گشتی نەک ئەوانەی کە نەشتەرگەریان لە بۆ دەکرێت هەر ئافرەتە کە منداڵی بوو پێویستی پێیە بە ساڵ و نیمە کە تا 2 ساڵ نێلی دووجیان ببتەوە ینی نەک هەر لەبەر نەشتەرگەری ئەگەر بە سروشتیش منداڵی بی لەبەرچی لەبەرەوەی ئەو منداڵ ماوەی هەبی ئەو منداڵە شیری پێ بدا شیر بە سروشتی و ماوەی هەبی منداڵەکە لەوداکە تێربی چکە ینی هەیە دەبینی منداڵەکەی 2 مانگە 3 مانگە منداڵە شتکەی بووە شتەویت کە تێر نەبوو لە داچی شکە هات ینی دەوری هەیە لە سەرباری دەرونی ئەو منداڵەی کە گەورە بوو زۆر پێوە دیار دەبیتن واتە دکتۆرە تەنیا لەبەر باری دەرونی منداڵەکەیە ئەمە مەبەستم ئەوەیە ئەگەرها ئەو نەخۆشە بە عملیات منداڵی بۆ بە نەشتەرگەری منداڵی بۆ لە بۆ دایکەکە تا چەند خراپە ئەگەر زووتر منداڵی ئەو گوتم بەگشتی پێویستی بە وندەیە ئەوانەی کە نەشتەرگەریشیان لە بۆ دەکرێ ئەوانیش بە هەمان شێوە بەلایەن کەمی ساڵ و نیوەک 2 ساڵیان پێویستە ئەم بەس لەبەرەوەی خەڵکەکەی مەڕاناوەستی پێیان دەرێن ساڵک یانی باوەڕ کە دێنەوە شیریش نادرێن منداڵەکان یان یەکسەر لەسەر چلەی زگەچکەیان دەبیتن نەشتەرگەریش کرایە تەبەن ئەوە نەشت هەیە چەند جارێک نەشتەرگەری کرایە کە نەشتەرگەری دەکرێت مەسەرەن 2 3 بەلایەن کەمی 2 ساڵ ئەم پێیان دەڵێم ئەوانەی کە مەسەرەن لە 2 زیاتر نەشتەرگەری لۆ کرایە پێی دەڵێم 3 ساڵ یعنی ئەمن ئەوەی یەک نەشتەرگەریە پێی دەڵێم ساڵێک ڕاوەستی ئەوەی 2 نەشتەرگەری 2 ساڵ ڕاوەستە ئەوەی 3 ساڵ ڕاوەستە بەس دەبی وکولی حسابەتی ئەوەش بکەین کە ئەو ئافرەتە ئەگەر تەمەنی مەسەرەن 35 ساڵ بوو ئەم پێی بڵێم هەتا 3 ساڵیت کە منداڵ نەبیتەوە هەنێ ئافرەتەکە دەگاتە تەمەنێکی ئەگەری زۆر ئالۆزی هەیە لەو تەمەنەی تووشی گرفتیت کە دێتن دەبی حسابی ئەو شتانە بکەین بەس بەگشتی دەتوانین بڵێن ساڵ و نیوە کەدا 2 ساڵ ئەمە دەبی ماوەی بدەینێ و هەندێک بێ لە تەمەن حاڵەتت کەش هەیە کە بڵێن ئەمە زۆر پێی نالێن ینی زۆر ماوەی لە نێوان هەردووچی دابنێ ئەگەر گرفتە چی وا هەبیتن مەسەرەن ئەگەر ئەمن ئەو ئافرەتە دەبی گوتمان بجێرەی تەمەنەکە دەبی و منداڵانەی تەواو کاتنتە دەگاتە ئەو تەمەنەی بەڵام جاری وا هەلەیە دەبینی ئافرەتەکە تووشی کێشە هاتیە لە نەشتەرگەری پێشتر من هەر ئافرەتەکە نەشتەرگەری لۆ دەکەم لە نەخۆشخانە ئەوەی نۆتەکان هەیە بەس ئەمن کە دێمەوە یەکسەر لە کۆمپیوتەر ئەو ئافرەتەی کە نەشتەرگەریم لە بۆ کردیە ئەگەر تێبینێکی توند هەبی نۆتی دەکەم
دەنووسم مەسەرەن ئەو ئافرەتە نەشتەرگەریەکەی زەحمەت بوو یان دەنووسم ئەوە منداڵدانەکە ئیوەی نێزارش کە منداڵی وەرتەوە زۆر جار هەیە منداڵدانەکەی ئەوەندە خراپەی ئەوەیە کە ئیت کە منداڵی نەبیتەوە ینی ئەوە وەکو بلێ ئەوەی کە باسم کرد ساڵی ستاندەرد نییە دەوەستیتە سەرەوەی ئەتۆ نەشتەرگەریەکانی کوبوونە چێ کردیتی چکە دەست لەگە دەست فەرقی هەیە بچ پێم گوتی دکتۆر بەس ئەوە نییە بزانیتن دەبێ دەستی هوەریشی هەبیتن دەبی دوورمانی جوان بیتن ناودە دووریەوە نابی پۆتی بکەوتی ها وەنیە دەبی زۆر شت هەیە نەخۆش بەس ئەو دکتۆری دەستی زۆر سووکە هەیە بەس ئەوەی دەبینی بەس پێستەکەی سەرەوە دەبینی بە پێستەکەی سەرەوە هەڵدەخەڵەتی ئەو پێستا هەرە هیچ نییە ئەوەی لە ژێرەوە دوورایتەوە ئەو گرنگە یانێ ئەو دەرمانی ژێرەوە کوبووە باشە دکتۆر ئەگەر ئافرەتێک بە نەشتەرگەری منداڵی بوو بە هەر هۆکارێک لە بۆ منداڵی دووەم ئەگەری وەی هەیەیانێ و ئافرەتە بە سروشتی منداڵی ببێت دەکرێت ئەو شتەیانیش هەر دەبێت تازە و ئافرەتە هەر دەبێت بە عملیات منداڵی ببیتن ئەگەر هوکاری نەشتەرگەریەکە ئەوە بێ کە مەسەرەن حەوزەکەی تەسکە جۆرە حەوزەکەیایی ئەوە نییە منداڵی پێوە بچی خۆی لەوەی منداڵ بە سروشتی ببی دەبێ منداڵ سەری منداڵ لەگەڵ حەوز خۆیان بگونجێنن کو دەڵێ بڕی بەناو شتێکی دادەکەی بەناو سەرکەتەکەی بڕوا دەبی سەری منداڵیش ئەو هەبتانێنەوە حەوزی داک بێتە خوارێ ئەگەر ئەوای پێ نەکرد ئەو وەختی ئەگەر سەبەکە ئەوە بوو کە حەوزەکە تەسک بوو ئەو وەختی ئەوە نەشتەرگەری هەر دووەم و سێم و هەمووی تەواو کە دووەمی بووە نەشتەرگەری سێمی هەردەبی ئەمە بازە ئی دووەم دەکەین چکە ئەگە دووجار کرا کەس بیر لەوەی ناکاتەوە سێم ببی بە حاڵاتی وامان هەبووە یعنی بووە لە هەفت مانجی هەفت و نیوی پاش دووەم نەشتەرگەریش هەر بە سروشتی بوویتی بەس ئەمە باسی ئەوانە دەکەین کە دەگەنە تێرمیانی دەگەنە چل هەفتەیی ئەوانە دەوەستێتە سەر ئافرەتەکە خۆی ئافرەتەکە ئەگەر مەسەر هۆکاری یەکەمی ئەوە بووە لەبەر هەر هۆیرێک بووە کە پەیوەندی نەبووە بە حەوزی ئافرەتەکەی لەبەر هۆکارێش کە بۆ مەسەرەن منداڵەکە دانیشتە بوو یا وێڵداشەکەی لە خوارێ بوو یان لەبەر هەر هۆکارێک بیتن شەر نییە ئەوەی دووەمی ئەو ئاینەن وەکو ئەوەی یەکەم بی ئەو وەختی هەڵی دەسەنجێنی بزانیت چێشی منداڵەکەی گونجاوە لە بۆەوەی بە سروشتی بیبی ئەگە ئافرەتەکە ئامادەیی هەبوو ماوەی پێدەدەی بە سروشتی بیبی بەس ئەتوو نابی ئاخر دەقا ئافرەت بلێ وەڵە ئەمن پەشیمانم یەکەمم بە عملیات بووە ئێستا دەمێ بە سروشتی بمبی دەبی لە یەکەم ڕۆژەوە ینی لە ڕووی سایکۆلۆژی و لە ڕووی دەستەیی خۆی ئامادە بکە لەوەی بە سروشتی بیبی ینی ئەو زۆربەی ئافرەتەکان کە دێنەکنەما ئیوەی نییە بیانبی بە سروشتی ئێستا زۆر کەس هەیە لۆمەی دکتۆرەکان دەکا دەلێ دکتۆرەکان هەمویاندا بەرسە خۆی ئامادی ناکەن بەس نەخۆشی ئێستا بەڕاستی خۆی ماندی ناکاتن دەرێ عملیاتێ و دەزانی عملیات زۆر ئاسانە خۆی دەخاتە بەرچەقۆی بزانە ئەگەر بتەوێ بە سروشتی بدوی وا بە ئاسانی نییە دەبی ئەتۆ ئامادەکاری دەبۆ کردبی ئامادەکاری چییە ئەتۆ دانیشت لە جێوە هەر بخۆی و منداڵەکە قەڵەوبی ئەستوربی حەوزی ئافرەتی خۆمان منداڵی 3 کیلۆ و چارێکی پێوە دەچیتن ئی گەورەتر ڕاستە ئافرەت هەیە خۆی گەورەیە حەوزی گەورەترە یان حاڵاتتکەیە بەس بە گشتی ئەم باز دەکەم دەبێ ئەتوانە کە هەر بخۆی لە جێوە منداڵەکەت ئەستور و قەڵەوە بیتن ها ئەو نەدبی دوای بێزگەلەوەی ئەتۆ ئەگەر یەک شقاوی ناوەی ئەو دەمارانت حەوزت ماسوولکەکانت هەمووی ڕق دەبیتن ئەوە وەختی منداڵ بوون پێویستی لێک کشانە ئەتۆ ئەگەر ئەتۆ هیچ نەژیرەوە هیچ وەرزشی ئامادەکاری نەکردی لە ڕووی جەستەیی ئیدی ئەوەی ناکەی یعنی وچی بلێ چاوەڕێوەی ناکەمەوە بێزگەلەوەش ئەوەندە بێتەحەمولن یعنی ئافرەت هەبووە گەیان دیتمانە یعنی قۆناغەکی باش گوتیتی شێت بووە گوتی ئیلا عملیات ئێستا نییە هیچ دەبی لۆم بکات تەواو یعنی ئەوە وەکو لێ ویستی ئافرەت و ئامادەکاری پێشوەختە دەبی بکەی بەس بێجگەلەوەش کەس
بیر لە مەترسیەکان نیشتەرگەری ناکاتەوە. خەڵک ناترسێن لۆ دیسان دێنە سەرەوەی کە خەڵک ئاستی ڕۆشنبیریان زۆر زۆر نزمە خاستان کورد. باشە دکتۆر باسی مەترسیەکانمان بۆ بکە بوون لەگەر ئافرەتێک بە نەشتەرگەری منداڵی بۆ چ مەترسیەک هەم لە سەردایکەکە هەیە و هەم مەترسی زۆرە مەترسی زۆرە. پێش چەند ساڵێک ئەدی یەکەک بەس بە ئەنتیبایۆتیک مرد دەرزێکیان لێدا دەرزێکی ئەنتیبایۆتیک بەو دەرزیە مرد. یعنی ئەتۆ کە نەشتەرگەری دەبێ ئەنتیبایۆتیک وەرگری دەبی بدمرێنن بدمێرێنین یعنی بزەبت دەدمێرێنن ماسوولکەت ئیژناکە هەناسەت ئیژناکە دەتخەنە سەر ئامێری دەستکرد ئەو ئامێرە ئۆکسسیژینت پێت دە هەناسە دین و دەبا کە تەواو بووین ئەنتیدۆت دەدا ئەنتیدۆت شێ دژە ئەو دەرمانانێک کە بەکارمان هێنابوو کاریگەری ئەوانە ناهێلی هەناسەتە بۆ دەگەڕێت ئیدەوە گە نەگەڕاوە ئەگە گرفتەک ڕوویدا ئەگەر شتێک بوو بەس خەڵک ناترسێ لۆ ناترسێ لەبەرەوەی ڕۆشنبیریەکەی نزمە نازانی باوەڕکە کوردەکە ڕۆشنبیری زیاترە تورکەکە زیاترە فارس زیاترە کوردەکە لی هەمووان نزمترە ئاستی ڕۆشنبیری کوردان ینی بەداخەوە. باشە دکتۆر ئەدی مەسەلەن ئەگەر ئەو کەسەش کە عملیاتی دەکا دکتۆریش پێش وەختە نابی پێی بڵێ مەسەل لە مەترسیەکان ئاگاداری بکاتەوە و شتەکانی لەبۆ باسکە ناتەماشاکە لەو ڕۆوە زۆربەی دکتۆرەکان کەم کورتیان هەیە نەشتەرگەری و ئاسان نییە. ئافرەتە کاتە لای من پێویستی بە چار نەشتەرگەری کردبوو پێنجەمی بوو پێنجەم نەشتەرگەری بوو پێم گوتم لە خزمەک ناردبووی لە جێیەکی دوورهات بوو ئیدی چکە من حەز ناکەم نەخۆشە خۆم نەبی وەریگرم چکە نەخۆشەکانی خۆم شارەزایانم ئەوانی نەشتەرگەریم لە بۆکردنە بەس یەکە شارەزای نەبم نازانم چی لە بۆ کرای پێشتر نۆتەکانم نییە کە پێشی بلێم نۆتی بینێنیتی ئیدی گوتم بڕۆ دەبی بزانم وەڵا شکل چییە گوتی وڵا هیچ عیبی نییە گوتم دەبی لۆم بکەی ئەوم لۆ بکەی ئەوم لۆ بکەی ئەوم لۆ بکەی و کە فلانە ڕۆژیش دێوە پیاوەکەت لەگەڵ بێتەوە تێم گەیاند پێم گوتم ئەگەری خوێنبەربوون هەیە ئەگەری ئەوەی هەیە گە پێمان نەوەستا منداڵدان دلادەین و دەژبی ئەگەریش هیچ گرفتەکمان نەبوو پێویست دەکا ئەمن بۆ ڕێکانت ببەستم ئیت کە منداڵ نەبیتەوە گوتی کەس وای پێ نەگوتینە ڕای لێ نەبوو ڕۆیشت لەکرم ڕای لێ نەبوو گوتی لە جێش کە لۆم گەڕاوە قسەکە گوتی دکتۆر ژیان گوتی منداڵدانت دەردەینین ئەوجا ئەمن وام نەگوت ئەمن گوتم ئەگەری هەیە ئەگەری ئەوە هەیە دەبی باسی هەموو ئەگەرەکان بکەن ئەوجا ئەمن دائیمەن کە نەخۆش دێتە کرم ئەگەر شتەکە گرنگ بی بابەتەکە گرنگ بی دەلێم پیاوەکەش لەگەڵ بابێ لۆ دەمەوێت پیاوەکان دەچی جۆلێبیش هەندێک یعنی ئەو ئافرەتەکە لەکنە من دەستە دەریا من دەمەک خەریکی بوومە خۆماندی کردیا بڵێم بەشێک لە بەشێکی زۆر کەم لەوانەیە لە سادەی ئەوانەی گوتیتم لە بیری بی پیاوەکەش دەستا دەیەک شتەچی لە بیر دەمینێ بەس ئەگەر بەتمای ئافرەتەکەی بیتن ئەوە دەچی بە بەرواژی شتەکان ئەو قسانی کە خەڵک دەیلێ هەمووی تەواو نییە ئەوەی لەسەر زاری دکتۆرەکان دەیجێڕنەوە هەمووی تەواو نییە یعنی ئەمن نەخۆشی خۆم ئافرەتە کاتە لام پێم گوتم گەشەی منداڵەکە 2 هەفتە لە دواوەیە لەگەڵ قسە و شتەکان یعنی ئەوە ئەتیادی کە دوای فحصشتم کرد گوتم گەشەی ئەوەندە لە دواوەیە دوای دەرکەوت کە جگاری دەچێشیدنەوە ئافرەتە یاەوە سەبەبەکە بوو بەس پاش چەند ڕۆژێک لەگەڵ پیاوەکەی هات تەبان پیاوەکە کاتە ژوورێ شانی خۆی والی کردبوو هاتیە ئالەساس ئەوە بۆ لۆ نیمچە شەڕە چاتە هات دانش گوتی دکتۆرە لێ هاتیمە تو بە ژنەوەکەمت گوتبوو منداڵەکەت قەزبە قەزم
ئێستا گوتم قەزما من گوتم قەزما نەخێر ئیدی نەخۆش بە خواری لێت وەردەگری زۆر کەمی لەبیر دێمینێ ئەوەی کە پێی دەگوترێ زۆر گرنگە ئەو قسانێک کە ئەتو دەیکەی نەخۆش وەری بگری وەکو خۆی وەری بگری وەکو خۆشی نەبی گرنگەکان وەرگری ئەوجا ئەوە ماندووبوونی دەوێ لۆشی بنووسمەوە بڕۆ دەرمانەکان وەرگرە بینەوە پیشانمدا ئەوەی وا بەکاردێنی ئەوەی وا بەکاردی ئەوەی با بەکاردێنی تێبینیش جاریوە لە بۆی دەنووسم لەسەر ئەوەی هەر لەبەر خاتی ئەوەی ئەو ئافرەتەکە لە کرەمت چۆ دەرێ بە سەلامەتی بڕۆ و بە باشە سوودی وەرگرتووی بۆ هاتەکرە من وانە ئیدێ و شتانە هەموو هەیە دکتۆر دەمێ باسی هۆکاری سەرەکی لە باشچوونی منداڵم لە بۆ بکەی هۆکارە سەرەکی چ هۆکارەکە تاوان کە دەلی لە بارچوون ئەمە زۆربەی لە بارچوونەکان لە بلێم لە دوو مانگ و نیوی یەکەمی دووجیانە دوای ئەوەش لە بارچوون هەیە چکە لە بارچوون هەتاوەکو 22-23 هەفتە دەگرتەوە بەسەکرێ بڵێن بە ڕێژێکی کەمتر ئەوەی زۆرترینی لە سەرەتاکانەوە دەتوانم بلێم لە 80 هۆیەکە دەگەڕێتەوە لە بۆ ئەوەی کە پێکاتەی ئەو منداڵی تەواو نییە پێکاتەی جینی ئین کرۆمۆسۆماتی تەواو نییە ئەوجا کرۆمۆسۆمات لە بابی لە داکوبابی وەریگرتیە یان لە کاتی پیتاندن توش گۆڕانی بەسەدا هاتیە یان هۆکارێکی دەرەچی هەبووە وەکو دەرمانەکە وەکو بڵێ ئەوانی دەرمانە هۆجبەرەکان و ئوچتانە یان جگارە زۆر شت هەیەانی کە جینات دەگۆڕیتن ئەوە هۆیەکی سەرچیە هۆکاری تریش هەیە بەس ئەوەی کە گرنگبی کە لە منداڵەکە ئەوە هۆکار سەرچیەکەی هۆکاری ترەیە لە ئافرەتەکە نەخۆشی ئافرەتەکە نەخۆشی شەکرا نەخۆشی زەخت نەخۆشی تایرویت ینی کە سستبی هەوکردن زۆرها هەوکردنمان هەیە لە لەشی ئافرەت لەوانە ڤایرۆسیە بەکتیریا لە زێ ئافرەتەکە زۆرن هۆکارەکان تەمان ئەگەر ئەوانەی کە لەوەش گەورەترن ینی ئەو لە بارچوونەکان کە دەگاتە 3 مانگ گەورەتر ئەوانە زۆربەیان دەگەڕێنەوە سەر هۆکارەکە دەگەڕێتەوە سەر شێوەی منداڵدان شێوەی تەواو نییە منداڵدانەکە گچکەیە باش دوور گەشەی نەکردیە پەردە لە ناوی هەیە یان ملی منداڵدانەکەی شلا ئیدی هۆکار زۆرن ینی باشە دکتۆر ئێستا قەڵەوی نەخۆشیێکی باوە لە نێو هەموو خەڵک بەگشتی دەکرێت بڵێم ناڕێکی هۆرمۆنەکان یانیش نەزۆکی یانیش وەستانی سووڕی مانگانە لە ئافرەتاندا قەڵەوی هۆکارە قەڵەوی گەورەترین گرفتی ئەو دەمەیە لە هەموو وڵاتەکان هۆرمۆنەکان زۆربەیان لە چاوری دروست دەبن کەواتە پەیوەندی بە قەڵەویەوە هەیە یعنی منداڵ هەیە قەڵەوە پێشوەختە بێ نوێژ دەبیتن پێشوەختە چکە چاوریەکەی ئیسترۆژین دروست دەکا و سۆڕی مانگانە دروست دەکا قەڵەوی زۆر گرفت دروست دەکە لەو کاتێک کە ئافرەت دەیەوێت دووجیانبی هەیە لەبەر قەڵەویەکەی دووجیان نابیتن تەسیری زۆری هەیە یەک لەوانە کە پەیوەندی هەیە زۆر بە نەزۆکی ئافرەتان ئەوانەی کە هێلکەدانیشیان فرەچیسا ئەوانە زۆربەیان قەڵەون هەیەە بەشێکیان قەڵەو نینە بە زۆربەیان خەڵەون ئەوانە هۆرمۆنێتیان تێک دەچیتن هۆرمۆنیان تێک دەچی لەبەرچی لەبەرەوەی ئەو هێلکۆکانە بە شێوەی ڕێک گەشە ناکەن هۆرمۆنەکان بەڕێکی دەرناکەن ئەوانە پەیوەندیان تەمەشا دەکەین بە چیوە هەیە دەگەڕێتەوە لە بۆ چی لە بۆ قەڵەویەکەی و زیاتریش لە بۆ زیادبوونی ڕێژەی هۆرمۆنی ئینسولین لە لەشیان کە دەورێکی سەرەکی هەیە لە بۆ زیادبوونی
هۆرمۆنی تێستۆستێرۆن کە هۆرمۆنی پیاوانە و زیادبوونی و کێشەی زۆر کێشەی بکە. تەمان لەو ئەفرەتانش کە لە سوڕی مانگانە دەوەستن قەڵەوی زۆر تەئسیری هەیە، زۆر کاریگەری هەیە لە سەریان. دروستبوونی هۆرمۆنی ئیسترۆجین پەیوەندی هەیە بە شێرپەنجەی مەمک لە ئافرەتان، چکە جۆرێکی لە شێرپەنجەی مەمک پەیوەندی هەیە بە بوونی هۆرمۆن، یعنی ڕسپتەری هۆرمۆنەکان وەکو ئیسترۆژین کە باسمان کرد. و هەروەها ئەو قەڵەویە ئەوانەی کە بینیمانە کە گەشەی ناوپۆشی منداڵدان زیاد دەکات، دەبێتە هۆی یەک لە جۆرەکانی شێرپەنجە لە ئافرەت، شێرپەنجەی ناوپۆشی منداڵدان پەیوەندی بە زیادی ئیسترۆژین هەیە و پەیوەندی هەیە لەگە ئەو کاتی بچەوە ئەوانەی دەبینین زیاتر ئەوانەی قەڵەون، قەڵەوی دەبی زۆرە. دکتۆر چه حاڵەتێک هەیە ئەگەر ئافرەتێک لەو حاڵەتە بێتن پێویستە خۆی ئێهمال نەکات و ینی بە زووترین کات سەردانی پزیشک بکاتن، ئەگەر بە چ شتێک بکات پێویستە خۆی ئێهمال نەکاتن؟ دەگۆڕێ بە جۆرەی تەمەەن دەگۆڕێ. یەک لەوانی کە باست کرد ئەگەر بینێت کچ سۆری مانگانەی نەهات بێ، ئەگەر با لە منداڵیەوە دەست پێ بکەین، ئەگەر دایک بینی مەسەرەن ئەندامی زاوزێی منداڵەکەی تەواو نییە، هەیە مەسەرەن لە دایک بووە بە کچ وەکو کچ بووە، دوای ساڵێک تەمەشای کردیە هەندێک زیادی کردیە وەکو کوڕی لێ هاتیە، ئیدی ئەگەر هەمانە ئیدی دایک دەبی تێبینی بکاتن بزانی شێوەی ئەندامی دەرەچی منداڵەکەی تەواوە، دوایەکە گەیشتە تەمەنی هەرزەکاری بزانێ بە باشی گەشەی دەکاتنی سینگ و مو واروان سووری مانگانە. دوای ئەوە ئافرەت ئەگەر بینێ کە شووی کرد ساڵەکە منداڵی نابیتن، ساڵک بەسەر شوکندە چوو پێویست دەکات سەردان بکاتن. ئافرەت ئەگەر بینی سۆری مانگانی تەواو نییە ینی چی؟ ینی کار لە تەندروستی دەکاتن، ینی نالێ مەسان دوا دەکەوی زوو دەبینا، ئەوە گرفت نییە، چکە ئاساییە زۆر ئافرەت هەیە زوو دەبن یا درنگ دەبن یان ناڕێکە گرفت نییە، بەس ئەگە تەئسیری لە سحەتی ئەو مەسەرەن هەیە دەلێ کچەکەم سەری دەسوڕێ، یان دەرێ مەسەرەن ئافرەتەکە دەلێ من هەر سەرسوڕانم لێیە ڕەنگم زەردووە، کە دێتن تەمەشا دەکەی بینی سووری مانگانەی زۆرە کە فەحسوشتیوالی یەکەین تەمەشا دەکەین گرێ گۆشتی هەیە، ینی ئەگەر لە حاڵەتە کە تەئسیری کرد هەر نیشانی هەبوو کە ئەوە بووی مەسەرەن سەر سوڕانە بێتاقەتیە. ئافرەت ئەوە لە تەمەنی ئەو گەنجێتی کە پیر دەبی ئافرەت، یانین بانە لێم پیر دەبیتن چکاوە ئەمەش دەگرتەوە. دوای وەستانی سووری مانگانە بە ساڵک ئەگەر ئەو ئەفرەتە خوێنی دیت پێویست دەکات سەردان بکە. و لە دەرەوە ئەوە هەیە سکرینینگ هەیە، چی پێ دەڵێن ڕووماڵی پێدەێن سکرین شتێکی والە ئی ئافرەتان، یعنی نامەد لۆ دێتە ماڵێ دەرێ وەرە پاپسمیری بکە. پاپسمیر چییە؟ مەسحەی ملی منداڵدانە دەیکەی لۆی بزانێ خانەی شێواو هەیەیان نا لۆ هەتاوەکو ئەگەر شێرپەنجەی ملی منداڵدان زوو ئەگەر هەبی هیچ نیشانەکەبی چارەسەری کەی پێشوەختە. ئیدی زۆر شت هەیە بلێم ینی لە بۆ بەس ئەوانە چەند نمونەکەم لەوانە. دکتۆر کاتێک کچ و کوڕێک زەواز دەکەن باشە سەرەتا پێیان خۆش نەیەک سەر منداڵیان ببیت، بۆ نمونە پێیان خۆشە لە دوای ساڵێک ئەوجا منداڵیان ببیتن، زۆر جۆمان لەو قسەیە دەبیت دەڵێن نابێ ڕێگری بکەی لە منداڵ بوون دوای ڕەحمت وشک دەبیتن، ئەو قسەیە تا چەند ڕاستە؟ ئەوە تەبعەن تەواو نییە باشە، ئەمە دەبی دڵنیابین لەوەی کە هیچ گرفتە چیوامان نییە ئەو جەڕاوەستین چاوەڕەکەین.
ئەگەر مەسەڵەن ئەوە ئەفرەتە تووشی نەشتەرگەریەک هابوو هاتووی یان هەر گرفتەی هەبی تایبەت بە ئافرەتان ئەوە پێی ناڵێن چاوەڕێ بکە یە عینەن شت پیاوەکەش بەس ئەگەر هیچ گرفتەچی نەبیتن و گەنج بن و ئەوەی خۆیان هەبیتن زروفی خۆیان هەبی قوتابینە سەرەتایە زۆر ئاتیادیە بەس یانی بەلای منەوە دوای نەخەنە دوای 25 یعنی پێش 25 ساڵی هەوڵدەی منداڵ دروستکەی باشترە ینی لە 25 دوانەکەویتن بە من وایە باشە دکتۆر لەبەرچی لەبەروەی هەتا گەیشتە 35 سێ چار منداڵە دۆبی منە ئەمە دەبی حسابەوەی بکەین لە بەنی هەر منداڵشی 2 ساڵی دابنەی ئەتۆ 80 ساڵت دەوێ وایەیاننا لە ڕووی زانستیەوە دوای 35 ساڵی ئالۆزیەکان دەست پێ دەکا ئەگەر هەرچەند منداڵت دەوێت دەتەوێت چەند منداڵ دروست تەواویکە زۆر باشە دکتۆر هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی هۆرمۆنەکان بوونم نە هۆرمۆنی تێک دەچێت هۆکارەکان چیە کە تووشی دەبێ و نیشانەکانیش چێ چۆن ئافرەتێکیان کچەک لە ماڵێ بزانانی ئەوە هۆرمۆنی تێکچوو بێسەردانی پزیشک بکاتن هۆکارەکان نیشانەکان چی بەڕاستی دەزانێت چیە لە ناو خەڵکی زۆر بوویتە مەسەلە چی ناپێویست لەناو خەڵکی هەروەها دەکەی باسی هۆرمۆنی دەکەن هەر چیان کرد دکتۆرەوەم هینایە بزانە هۆرمۆنی تەواوە پێویست ناکە ینی خەڵکی ئەوەندە میشتی خۆیان بە مەسەلەی هۆرمۆنات ئەو بکەن چکە ئەگەر گرفتەکەت هەبی بەخۆی ئەو دکتۆرە بخۆی پێویست دۆ دەنووسی مەسەرەن دێتە لات دەلێ پرچم زۆر هەڵدەوەری پرچم زۆر هەڵوەردەوەری پێستم وشکە هەز دەکەم قەڵەو بوویمە دێتە لای من بیر لەوەی دەکەمەوە کە لەوانەیە گلاندی تایرویدی سستە پاسەکی ئەو هۆرمۆنی لۆ دەنێرم دێتەوە لای من هۆرمۆنەکەی سستە حەبە خەیەکی یۆدیکس کەمی دەدەینێ و ئەو گرفتەی نامینێ یان دەبینی ماوەکە دەلێ من 3 مانگە سۆڕی مانگانم دواکەوتیە ئەو وەختی بە دوواداچین بزانین لەبەرچی یان دەبینی کچە مووی زۆرە کە مووی زۆرە ئیدی بە دوادا دەچین لەوانەیە هۆیەکەی ئەوەی بیتن ئی بۆ ماوەی بیتن ینی لەوانەیە لە کەس و کار و خزم و ئەوانە هەیەە مویان زۆرە لەوانەشە هۆکاری تکەمان هەبیتن هۆرمۆنی زۆربی لەوانەیە وەکو باسمان کە تێلکەدانەکەی فرە چیز بیتن هۆرمۆنی پیاوانەی زۆرە ئیدی ئەو حاڵەتانە هەیە من بەدوایدا دەچین دکتۆر نیشانەکان چیە وەکو پێم وتی سۆڕی مانگانە دوا دەکەوی ناڕێک دەبیتن لەوانەیە ئەو مود زۆر دەبیتن شتە چیکە مەسەلەن زۆر جا ئافرەتەکە دەرێم مەزاجم تێک چووە و تووڕە دەبم ئەو هۆرمۆنم تێک چووە ئەو شتە نالێم خەڵک ئەوەی کردیە یعنی مەسەلەکەی گەورە کردیە پێویست بەهۆ ناکاتن دوای خەڵک لۆ تەرکیزی لەسەرەوەیە ئەمە سەرەتا هۆرمۆنێکمان هەیە دوای هۆرمۆنشکەمان هەیە بەس یعنی پیاوەکان بەبێ هۆرمۆنیش هەر دقی مەزاجیان لە ڕۆژە چی ئەو مەزازەی تو لە مانگە چیتت ئەو پیاوە لە ڕۆژێکی ئەو مەزازانەی هەموو دەگۆڕێ بەکارهێنانی ئەو مادانەی دژە ئارەقکردنەوە کە بە تایبەتی لە وەرزی گەرما بەکاری دەهێنین هەمشن هەم پیاو دەڵێن هۆکارەکە لە بۆ توشبوون بە شێرپەنجەی سینک ئەو شتە تا چەند ڕاست و دروستە تەمان ئەوە گەرچی تایبەت بندی من نییە بەس با جواب بدەینەوە هەمانە ئەوانەی کە ئەفرەت بەکاری دەینی لە بازار دیئۆدەرانتمان هەیە ئەوەی بۆ نەکەی لاتدا ئەوە هەر بە کوزمەتیک حیسابە ینی بە مکیاز وەکو ئەوانی تر حیسابە پێویستی بە هیچ بەدواداچوونەکی زانستی نییە ینی بڵێم زەرری هەیە نییە دەبینێتەوە ئەوەی دژە ئارەقا مادەی ئەلمینیۆمی تێدایە ئەو ڕێژەیە کە تێدایە ڕێژەی کەمە FDA approval ینی دەستگای ئەو دەستگایە کە بەرپرسیارە لە پێدانی
ئیجازە لە بۆ دەرکردنی دەرمانێک یا خواردنێک یان مادەکی ئاوالە ئەو ئیجازەی پێدایە ئیجازەی پێدایە چونکە زەرەری نییە لەبەر چی لەبەرەوەی ڕێژەی ئەو مادەی کە تێدایە زۆر کەمە ئەو مادەشی تێدایە لەوەی کونی ئارەقە بگری قەپات کاتن ئارەقی کونەکە قەپات ناکات و ئارەقی هەردەکەی بەس بۆنی ناهێڵیتن نه ئەوەیان فەرق هەیە بزان ئەوجە هەیە تێکەڵە هەیە بۆن لابەرە و ئارەقەش نایریتن ئەوەی کە بۆنەکەی لا دەباتن ئەوە هیچ زەرێ نییە بەس ئەوەی کە ئارەقەکە کونی گلاندی ئارەقە قەپات دەکاتن ئەو ڕێژەی کە تێدایە ئەوەندە زۆر نییە کە تەسیل لە سحات بکە بەس چێ دەبێ وریابی ئەوانەی کە گورچیلەیان باش ئیژ ناکە لۆ چکە ئەو مادەیە لە گورچیلە دەردەچی گورچیلە دەیپاڵێوی و دەینێرتە دەر ئەو جاگای گورچیلەکەی باش ئیژ نەکاتن ئەوە خراپەکی زۆری هەیە باوەڕژ ناکەم ینی ئەوانەی کە ئەوە دەرەجێ نەخۆشن لە دوو شتانە بگەڕ بەس باشە بزانێ گەر گورچیلەکانت باش نییە بەکاری مەینە. دکتۆر کاتێک نەخۆشێک سەردانی پزیشکێک دەکاتن هەر جارێک سەردانی دەکا ئەو گلەیە زۆر کرابوو دەڵێ نەخۆشەکە دکتۆرەکە هەر جارێک دەچینە لای دەرمانەکانمان بە کاملی لە بۆ دەگۆڕێ ئەو شتا تا چەند زیانی هەیە لە بۆ تەندروستی نەخۆشەکە یانیش زیانی نییە و ئەوە دکتۆرەکە باشتر دەزانێت وەڵاهی با بڵێن تا چەند زیانی هەیە لە بۆ جیرفانی نەخۆش چکە دەرمان گرانە بەتەکیت ینی بەڕای من پێویستە دکتۆر تەمەشای دەرمانەکان بکاولی چیان نزیک بکاتەوە لەوەی کە خۆی دەیەوێ بینوسی یعنی ئەم نەگەر ئەنتیبایۆتیکی دەنووسم تەمەشا دەکەم ینی ئەوە مەسەرەن با بڵێن ئەمە کوسلینی نووسە ئەوەیان ئەم پسلینی نووسە تەمەشا دەکەم ئەگەر ئەوانە لێک نزیکەن نایگۆڕم هەتا دەکرێ هەر بکو باسمان کرد لە لەو بارەی کە ئەمە زۆر دەستمان دەگرین و پشکنینی کەم لە بۆ نەخۆش دەنووسین لە دەرمانیش دەلێ هەتا پێمان دەکرێت دەبی کەمترین و پێویستی ترین بنووسین یعنی ئینگلیز دەرێ کۆس ئیفێکتیڤ شتێکی بنووسە کە ئیسفادەی هەبیتن و سارەکەشی مناسب بیتن ینی جا بیانی بەڕای من ئەو شتەم دیتیە ینی ئافرەت هەمە دیتم وها بەعەلاگەی گەورەوە هاتینە لە ناو دەرمانەکانی خۆی بە زۆر جار هەیە نەخۆش پێخۆش نییە حەزی لەیە ئەتوو شتێکی تازەی لە بۆ بنووسی نەخۆش لە دەرەوە نەخۆشی وا هەبووە سکرتێرەکە بە منی گوتیە ماماوە بەلا شاتینەکەنەوە دکتۆرەی شتێکی لۆ نەنووسین ئەو شتەش هەیە پێت ناکرێت خەڵکی مڕازیکەی ناتانی هەم کەس لە خۆت رازی بکەی بەس دەتانی وجدانی خۆمان ئاسوودە بکەین نالێم ئەمە پیشەی پزیشکی گەورەترین و قروسترین پیشەیە لە ڕووی چیەوە لە ڕووی ئەوەیەوە کە پزیشک دەبی هاوسەنگ بی هاوسەنگی زۆر زەحمەتە ئاسان نییە یعنی ئەمێن کە شتێکی وا دەکەم ئەمێن شتێکی غەڵەتم کرد خراپەکەم کرد زەرەرەکەم لە نەخۆشیدا ئیدی وچ بلێ ئەو هاوسەنجیە لە هەموو شتێکی هەیە لە بڕیار لە هەموو شتێک لە هەموو کاتێکیش دکتۆرە ژیان دەستەکانت خۆشبی زۆر سوپاس دەکەم ئەمڕۆ لە کاتمانگەتی سوپاس لە بۆ هەموو زانیاریەکانت ئەمن هیچم نەمای هیوادارم زانیارەکان بەسوود بن بەتەکید ئەگەر قسەی کۆتاییتمایە لە بۆ ئافرەتان لە بۆ نەخۆشان قسەی خۆت بکە زۆر ئافرەت دێتە لایمە بە دوو قسەی ئیشەکەی تەواو دەبی یعنی بە دوو بە زانیارێکی سووک ئامۆژگاریم لە بۆ ئافرەتان ئەوەیە کە هەندێک ئاستی ڕۆشنبیری خۆیان باشکەن ئەوش بەس باش دەبی بەوەی بخینەوە بابەت بخینەوە نەک تەمەشای فیلمێکی کورتی تیکتۆک بکەن چکە هەموو کەسێک دەتانی فیلمی دەرکە شەر نێو قسانێک کە دەگوترێ لەو کورتە فیلمانە تەواو بن بە خۆیان بە دوای زانیاری دروست بگەڕێن باشترە دەستەکانت خۆشبی زۆر بەخێر بێن خۆشەویستان هیوادارم پرۆگرامی ئەمڕۆ بگات پەیامەکانمان هەمووی وەکو خۆی بگات دەستان خۆش بێ کە تاوەکو ئێستا بینەرما بوون سوپاس بۆ بینەربوونتان تا پرۆگرامێکی دیکەی چیرۆکی من خواتان لەگەڵ